بەناوی خوای گەورە مامۆستایانی بەڕێز و بەهەڵوێست ئەم شەوی ڕابردوو چەند قوتابخانەیە پۆستیان کردووە کە گوایە ڕۆژی چوارشەممە دەوام دەست پێ دەکاتەوە. ئێمە بۆ بەرچاوڕوونی هەموو لایەک ئەم خاڵانە دەخەینە ڕوو. یەکەم، ئێمە وەک نوێنەری مامۆستایانی ناڕازی پێنجوێن ئاگاداری پشت ئەو پۆستانین. ئەزانین کە کۆمەڵێک بەڕێوەبەری کەم بە دیاریکراوی لە کۆی 83 بەڕێوەبەر تەنها 28 بەڕێوەبەریان بەڵێیان کردووە بۆ کردنەوەی قوتابخانەکانیان. دواتر پێیان وتراوە کە ئەبێ لە یەک کاتی دیاریکراودا گشتیان ئەو پۆستانە بکەن. دووەم، دوای گفتوگۆمان لەگەڵ بەشێک لەو بەڕێوەبەرانە وعدیان داوە بە هیچ جۆرێک فشار لە مامۆستایان نەکەن بێنەوە بۆ دەوام و مامۆستا ئازادە لە دەوامکردن یان بەردەوامیدان بە بایکۆت و هەڵوێستی 5 مانگی ڕابردوو. تەنها بە جۆرێک ڕووگیر کراون تا ئەو پۆستانە بکەن و دەرگای قوتابخانەکانیان بکەنەوە. سێم، داوا لەسەر جەم مامۆستایانی بە هەڵوێست دەکەین بە هیچ شێوەیەک نەچنەوە بۆ دەوام و دەستپێشخەر نەبن بۆ ئەو عەیبە گەورەیە، شکاندنی بایکۆت، شکاندنی شکۆی هەر مامۆستایەکە لە ئێمەی مامۆستایان. چوارەم، داوا لە دایکان و باوکان ئەکەین کە منداڵەکانیان نەنێرنەوە بۆ قوتابخانە تا دەوام ئەکرێتەوە و ئاسایی ئەبێتەوە، چونکە ئێمەی مامۆستایان ئامادەنین بچینەوە هەوڵەکانی خوێندن و پێمان وایە لە ماوەی 2 مانگدا خوێندن بە شێوەی دروستەکەی خۆی بەڕێوە ناچێت، بەڵکو ئەم هەوڵانە تەنها بۆ پینە و پەڕۆکردن و پاڵپێوەنانی ساڵەکەیە. پێنجەم، مامۆستایانی بەڕێز، ئێمە وەک دەستەی نوێنەران بە هەموو هەوڵ و توانامانەوە لە پشتانین و ئەمە سەرەڕای ئەوەش دەستەیەک پارێزەری خۆبەخشی بەڕێز لە ڕووی یاساییەوە پشتیوانیتان دەکەن. شەشەم، باگشت لایەک ئاگادار بن ئەم هەوڵەش یەکێکە لەو هەوڵە شکستخواردوانەی پێشوو کە ئەیانویست بەبێ دەستکەوت بایکۆت شکست پێ بهێن و بەڵام دڵنیابن بە پشتیوانی خوا و پاشان مامۆستایان و کەسوکاری قوتابیان ئەم هەوڵەشیان شکست دەهێنێت. حوتەم، سبەینێ واتە ڕۆژی چوارشەممە 7/2/2024 گەورەترین خۆپیشاندانی مامۆستایان ئەنجام دەدەین لە بەردەم بینای پەروەردە. داوا لەسەر جەم مامۆستایان و کەسوکاری قوتابیان و تێگڕای فەرمانبەران دەکەین ڕۆژی چوارشەممە کاتژمێر 10 سەرلەبەیانی ئامادە بن بۆ دووبارە بەهێزکردنەوەی پایەکانی بایکۆت. دەستەی نوێنەری مامۆستایانی میلاک وانەبێژ پەروەردەی پێنجوێن.